مامۆستا فەتحوڵڵا گولەن لە وتارێکدا کە بۆ ڕۆژنامەی لێمۆندی فەڕەنسی نووسیوە باز لەسەر گوزەشتەی بە دیموکراسیکردنی تورکیا دەکات کە هەتا ماوەیەک بەر لە ئێستاش وەک نمونەیەک پیشان دەدرا. هەروەها باز لەو خاڵە دەکات کە دیموکراسی ئێستای تورکیا پێی گەیشتووە. ئەمەش دەقی وتارەکەی مامۆستایە بۆ ڕۆژنامەی لێمۆندی فەڕەنسی. لە سەرەتای ساڵانی 2000دا تورکیا وەک وڵاتێکی موسڵمان بەهۆی ئەو هەنگاوانەی لە پێناو باشترکردنی دیموکراسی هەڵی دەگرت بەستایشەوە باسی لێوە دەکرا. ئەو پارتە سیاسی لە دوای ساڵی 2002 دەسەڵاتی بەڕێوەبردنی تورکیای گرتە دەست بە مەبەستی گونجان لەگەڵ ستانداردەکانی دیموکراسی یەکێتی ئەوروپا. کۆمەڵێک چاکسازی ئەنجامدا و جارێکی تر سەر لە نوێ تۆمارەکانی دۆسی مافەکانی مرۆڤی ڕێکخستەوە. بەداخەوە ئەو چاکسازیە دیموکراسیانە تەمەنیان درێژ نەبوو. لە ماوەی چەند ساڵێکدا چاکسازیەکان ڕاوەستان و ئێردۆغان کە ئەو کات سەرۆکوەزیران و لە ئێستاشدا سەرۆکۆماری تورکیایە دوای بەدەستێنانی سێیەمین سەرکەوتنی هەڵبژاردنەکانی ساڵی 2011 بە تەواوی بە پێچەوانی ئەو ڕێگەیەی گرتبوویە بەر سوڕایەوە. لە دوای ئەو کاتەوە تورکیا بەردەوام بەرەو توندوتیژی و زۆرداری دەچێت و چیتر ئەو وڵاتە نەماوە کە ببێتە نمونە بۆ وڵاتانی موسڵمانی دیکە. ڕەنگە هەندێک کەس ئەو نمونە نەرێنیەی تورکیا لەم چەند ساڵی دواییدا پیشانیدا وەک نمونە بۆ نەگونجانی دیموکراسی و بەها ئیسلامیەکان ببینێت، بەڵام لە ڕاستیدا ئەمە دەرەنجامگیریکردنێکی هەڵەیە. بە پێچەوانەی ئەوەی دەبینرێت سەرەڕای ئەوەی لە ڕووکەشداوا دەردەکەوێت کە زۆر بە هەستیاریەوە ڕەچاوی بەهەکانی ئیسلام دەکات، بەڵام کارەکانی ئەو دەسەڵاتی ئێستا لە تورکیا هەیە سەرتاپا خوار پێچەوانەیە لەگەڵ بەها بنەڕەتیەکانی ئاینی ئیسلامدا. شێوازی جلوبەرگ یاخود بەکارهێنانی دروشمە ئاینیەکان پەیوەندیان بە بنەما و بەها سەرەکیەکانی ئاینی ئیسلامەوە نییە. بەها بنەڕەتیەکانی ئاینی ئیسلام دەربارەی بەڕێوەبردنی وڵات بریتیە لە سەروەری یاسا و ڕێزگرتن لە بێلایەنی دادگاکان و توانای لێپێچینەوە لە دەسەڵاتداران و پاراستنی ئازادی و مافە بنەڕەتیەکانی مرۆڤ. ئەو پاشەخشەیی لەم چەند ساڵەی کۆتاییدا لە ئەزموونی دیموکراسی تورکیادا بەدی دەکرێت پەیوەندی بە پابەندبوون بە بەهاکانی ئاینی ئیسلامەوە نییە، بەڵکو ئەنجامی خیانەتکردنە لەو بەهایەنە. ئەو شتانە ڕوویاندا کە بینیمانن. خەڵکی ئەنادۆڵ کۆمەڵگەیەکی فرەڕەگەزن، سونی، عەلەوی، کورد، تورک یاخود هەر نەتەوەیەکی دیکە، مسلمان یان نامسلمان، کەسانی دیندار یاخود ئەلمانی، هەر کەسێک تێڕوانین و بیر و باوەڕ و فەلسەفەیەکی جیاوازی هەیە بۆ ژیان. هەوڵدان بۆ ئەوەی هەمووان وەک یەک لێ بکەیت هەم هەوڵێکی بێسوودە هەم بێڕێزیە بەرامبەر بە مرۆڤایەتی. پێویستە ڕێز لە تێڕوانین، هەست، بیر و باوەڕ، فەلسەفەی ژیان و جیهانبینی هەموو کەسێک بگرین. بەڕێوەبردنێکی دیموکراسی کە هیچ گروپ و لایەنێک فەزلی خۆی نەدات بەسەر لایەنێکی دیکەدا و بە پێی زۆرینە و کەمینە مامەڵە لەگەڵ خەڵکدا نەکرێت، باشترین و گونجاوترین شێوازی بەڕێوەبردنە بۆ کۆمەڵگایەکی فرەڕەگەزی هەمە چەشنەی لەو شێوەیە. دەتوانین هەمان شت بۆ وڵاتانی سووریا و عێراق و وڵاتانی دیکەی دراوسەی تورکیاش بڵین. لە تورکیا و زۆرێک لە وڵاتانی دیکەی جیهانیشدا بە درێژایی مێژوو ئەوە بەدیکراوە کە سەرکردە زۆردار و ستەمکارەکان لە پێناو پارێزگاریکردن لە دەسەڵاتەکانیان پەنا بۆ شێوازێکی هاوشێوە دەبن. ئەویش بریتیە لە دروستکردنی دوژمنایەتی و دووبەرەکی لە نێوان گروپە جیاوازەکان. لە ڕێگەی سوودوەرگرتنیش لە بیر و بۆچوونە جیاوازەکانی ئەو گروپانە شەڕ و پێکدادان لە نێوانیان دروست دەکەن. هەر بۆیە بیر و باوەڕی ئاینی و تێڕوانینی مرۆڤەکان بۆ ژیان هەرچێک بێت پێویستە هاوڵاتیان بتوانن لە چواردەوری مافە جیهانیەکان و ئازادیەکان کۆ ببنەوە و بتوانن لە ڕێگە دیموکراسیەکانەوە لێپێچینەوە لە بەرامبەر ئەو کەسانە ئەنجام بدەن کە مافەکانیان پێشێڵ دەکەن. گزارش لە خۆکردن لە بەرامبەر ستەمکاریدا مافێکی دیموکراسیە و لە هەمان کاتدا ئەرکێکی هاوڵاتی بوونە و بۆ مرۆڤە باوەڕدارەکانیش ئەرکێکی ئاینیە. خودای گەورە لە قورئانی پیرۆزدا ئاماژە بۆ ئەوە دەکات کە نابێت لە بەرامبەر نادادپەروەری مرۆڤەکاندا بێدەنگدا بنیشین و دەفەرموێت ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە هەمیشە ڕاگری دادوەری بن و شایەتی بۆ خوا بدەن، تەنانەت ئەگەر شایەتیەکەتان زیانی بۆ خۆشتان و دایک و باوکتان یان خزمانی شەبێت، بەمەرجی ئەوەی زیان بە کەسانی دیکە نەگەیەندرێت. ژیان بەو شێوەیە لەگەڵ بیر و باوەڕ و تێڕوانینتدا بۆ ژیان گونجاوە و فەراهەمکردنی هەموو ئازادیە بنەڕەتیەکان و لە پێشهەموویانەوە ئازادی ڕادەربڕین وا دەکات مرۆڤ بەواتای ڕاستەقینە مرۆڤ بێت. ئازادی مافێکە کە خودای میهرەبان بەخشیویەتی بە مرۆڤەکان. هیچ کەسێک ناتوانێت ئەو مافەی لێزەوت بکات. مرۆڤێک کە لە مافی ئازادیەکانی بێبەش کرابێ واتە ئەوە دەگەیەنێ کە ئەو مرۆڤە بەواتای ڕاستەقینە وەک مرۆڤ ناژی. بە پێچەوانەی ئەوەی ئیسلامی سیاسیەکان بانگەشەی بۆ دەکەن، ئیسلام شێوازێکی حکومڕانی یاخود ئایدۆلۆژیایەکی تایبەت بە چۆنێتی حکومڕانی نییە، بەڵکو ئاینە. ڕەنگە فەرمان بە هەندێک پرانسیپ بکاتکەوە دەربارەی چۆنێتی بەڕێوەبردنی وڵاتە، بەڵام ئەو پرانسیپانەی فەرمانی پێکردوون بەشێکی بچووک لە ڕێژەی سەدی دینەکە پێک دەهێنن. بچووکردنەوەی ئاینی ئیسلام بۆ ئایدۆلۆژیایەکی سیاسی تاوانێکی گەورەیە کە بەرامبەر بە ڕۆحی ئاینی ئیسلام ئەنجام دەدرێت. ئەو کەسانەی کار لەسەر سیاسەت و تێڕوانینی ئیسلام بۆ حکومڕانی دەکەن یاخود لەسەر ئەو بابەتە قسە دەکەن لە سێ بابەتدا دەکەونە هەڵەوە.
یەکەمیان ئەو ئیسلامەی لە قورئان و سونەتدا ئاماژەی بۆ کراوە لەگەڵ ئەو ئیسلامەی کە ئەزموونی مسلمانان بە درێژایی مێژوو بەرهەمیان هێناوە تێکەڵ دەکرێت. تێڕوانینی ڕەخنەگرانە بۆ ئەزمونە مێژوویەکانی مسلمانان و ئەو حکمانەی لە ئەنجامی ئەو ئەزمونانەوە هاتوونەتە بەرهەم، هەروەها بە لە بەرچاوگرتنی سەرچاوە بنەڕەتیەکانی ڕوونکردنەوەی چەند بابەتێکی گرنگی وەک مافەکانی مرۆڤ لە ئیسلامدا، چۆنیەتی تێکەڵبوون و بەشداری لە کۆمەلگادا، دیموکراسی، پێشکەشکردنی بەرچاوڕوونی لەم بابەتانەدا زۆر گرنگە. هەڵەی دووەم کە ئەنجام دەدرێت بریتیە لەوەی هەندێک جار بە پشت بەستن بە جۆرێکی دیاریکراو لە تەفسیر و ڕاوەی دەقێکی قورئانی پیرۆز لەگەڵ چەند حەدیثێکی دیاریکراو هەوڵ دەدرێت مەشروعیەت بە تێگەیشتنێک بدرێت کە پێشتر بڕیاریان لەسەر داوە و پاشان هەوڵ دەدرێت ئەم جۆرە تێگەیشتنەی خۆیان بەسەر کەسانی تریشدا بسەپێنن. ڕۆحی قورئان و ئەگەر دەربڕینێکی لەم شێوەیە گونجاو بێ فەلسەفەی ژیانی پێغەمبەر تەنها بە تێڕوانینێکی گشتگیرانە و نیەتێکی پاک و بێگەر بۆ گەڕان بە دوای جەنابی حەقدا بەدەست دەهێنرێت. هەڵەی سێمیش بریتیە لە بەکارهێنانی دەستەواژەی ئاین، تایبەتمەندە بە فەرمانڕەوایەتی خودای گەورە و دیموکراسیەتیش بریتیە لە فەرمانڕەوایی خەڵک. بەم شێوەیە بانگەشەی ئەوە دەکەن کە هەرگیز ئاین و دیموکراسی لە هیچ شوێنێکدا یەک ناگرنەوە. هیچ مرۆڤێکی باوەڕدار گومانی لەوەدا نییە کە جەنابی حەق هەرخۆی فەرمانڕەوایی هەموو شتێکە لە گەردووندا، بەڵام ئەوەش بەواتای ئەوە نایە کە ئێمە ئیرادە و مەیل و هەڵبژاردنمان بۆ هیچ شتێک نەبێت یاخود خودای گەورە ئەم شتانەی ئێمە نادیدە دەگرێت. پێدانی حاکمیت بەگەل حاشا بەواتای ئەوە نایە کە لە خودای گەورە وەربژیرێتەوە و بدرێت بە مرۆڤەکان، بەڵکو ئەو تایبەتمەندیەیە کە لەلایەن خودای گەورە و بەخشراوە بە مرۆڤەکان و پێویستە لە دەست کەسێکدا یاخود بنەماڵەیەکی زۆردار و ستەمکار وەربژیرێتەوە بدرێتەوە بەگەل. جگەلەوە کاتێک دەڵێن دەوڵەت واتە ئەو سیستەمەی کە لەلایەن کۆمەڵێک مرۆڤەوە لە پێناو بەدیهێنانی ئاشتی و دادپەروەری دروست بووە و تیایدا پارێزگاری لە ئازادیەکان و مافە بنەڕەتیەکانی مرۆڤ دەکرێت. دەوڵەت خودی خۆی ئامانج نییە، بەڵکو تەنها هۆکارێکە بۆ ئەوەی مرۆڤەکان لە هەردوو جیهان بگەن بە دڵخۆشی و کامەرانی. ئەو کەسانەی ئەو سیستەمە پێک دەهێنن تا چ ڕادەیەک لە یانگری کۆمەڵێک بیر و باوەڕی بنەڕەتی و بەهاکان دەکەن، ئەو دەوڵەتە شێندە لەو بیر و باوەڕ و بەهایانەوە نزیک دەبێت. لەبەر ئەوە دەربڕینێکی دەوڵەتی ئیسلامی خۆی لە خۆیدا دەستەواژەیەکی دژبەیەکە. لەبەر ئەوەی لە ئاینی ئیسلامدا چینی ڕوحبان نییە، حکمڕانی ئاینی تیۆکراسی بە ڕۆحی ئاینی ئیسلام نامۆیە. دەوڵەت لە ئەنجامی ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی لە نێو مرۆڤەکاندا دروست بووە و لە کۆتاییدا دروستکراوی مرۆڤەکانە، لەبەر ئەوە ناکرێت ئیسلامی یاخود پیرۆز بێت. لە دنیادا دیموکراسی لەسەر زۆر شێوازی جیاواز پەیڕەو کراوە. یەکێک لە بنەماهرە بنەڕەتیەکانی ئایدیال دیموکراسی لە هەموو ئەو پەیڕەوکردنە جیاوازانەدا بریتیە لەوەی گروپێک فشار لەسەر گروپێکی دیکە دروست نەکات و لە هەمان کاتیشدا ئەوەش یەکێکە لە بنەما سەرەکیەکانی ئایدیالی ئیسلام. بنەمای تێگەیشتنی یەکسانانە بۆ هاوڵاتیەکان لە یاسادا بریتیە لەوەی بەڕێزەوە تەماشای هەموو مرۆڤێک بکەن کە بەدیهێنراوێکی خودای گەورەیە و پێویستە وەک شاکارێکی هونەری پەروەردگار ڕێز لە هەموو مرۆڤێک بگرین. کاتێک تەواوی ئەمانە لە بەرچاو دەگرین ئەوا دەبینین زیاتر لە پاشایەتی و حکمڕانی بنەماڵەیی، حکمڕانی دیموکراسی گەشتگیر و کۆماریش لەگەڵ ڕۆحی ئاینی ئیسلامدا زیاتر دەگونجێت. ئەو حکمڕانی ئێستا لە تورکیادا هەیە زیاتر لە حکمی تاگڕەوی و زۆرداری دەچێت وەک لەوەی لە دیموکراسی بچێت. چۆن گەیشت بەو بارودۆخە ئێردۆغان سەرۆک کۆمار لە ڕێگەی دەستگرتن بەسەر دەوڵەت و خستنە ژێر چاودێری خاوەن سەرمایەکان و خەڵاتکردنی کەسە نزیکەکانی تورکیای بە ئاقارێکی هەڵەدا برد کە بۆ ماوەیەک بوو بۆ جێگەی هیوا بۆ بەرقەرارکردنی دیموکراسی لە ناوچەکەدا. لە پێناو کۆکردنەوەی سەرجەم دەسەڵاتەکان لە دەستی خۆیدا و بەدەستێنانی هاوسۆزی لە ناوڕای گشتیدا من و بزاوی خزمەت و هاوسۆزانی بزاوەکەی وەک دوژمنی دەوڵەت ناساند و ئێمەی کردە بەرپرسیار لە سەرجەمی ئەو خراپەکاریانەی لە مێژووی نزیکی تورکیادا ڕوویان داوە. هەموو ئەو کارانەی ئەنجام دراوە وەک نمونەیەکی بەرچاوە بۆ ئەوەی کە چۆن کەسێک یاخود گروپێک دەکرێتە کۆچی قوربانی. لەم ڕەشبگیر و ستەمکاریەی دەستیان پێکردووە لە پێشەموو کەسێکەوە ئەو هاوسۆزانی بزاوی خزمەت کە هەموو تەمەنی خۆیان بۆ ئاشتی و پێکەوە ژیان تەرخان کردووە، دواتر هەموو کەسێکی ئۆپۆزیسیۆن کراونەتە ئامانج. خۆپیشاندەرانی ژینگە پارێز، ڕۆژنامەنووسان، ئەکادیمیەکان، کوردەکان، عەلەویەکان، نامسڵمانەکان و هەندێک لەو گروپە ئیسلامیانەی ڕەخنە لە کارەکانی ئێردۆغان دەگرن بەشی خۆیان لەم سیاسەتەی ئێردۆغان بەرکەوتووە. دەرکردن لە سەرکار بەبێ هیچ شتێک، دەستگیرکردن، زیندان، ئاشکەنجە، دەست بە سەرداگرتنی ماڵ و سامان، چەندین ستەمی دیکە بە تەواوی ژیانی مرۆڤەکانی وێران کردووە. بەهۆی بەردەوامی ئەو ستەمکاریانەوە هەزاران هاوسۆزی بزاوی خزمەت لە تورکیا هەڵهاتوون و ڕوویان لە فەڕەنسا و وڵاتانی دیکەی ئەوروپا کردووە. لەو شوێنانەی کە ڕوویان لێ کردووە ئەرچی سەرشانی خۆیان بە جوانی بەجێدەگەێن و
خۆیان لەگەڵ کۆمەڵگادا دەگونجێن و پابەندن بە هەموو یاساکانەوە. کاریگەری باشیان هەیە لەسەر چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و بە شێوەیەکی ئەرێنیانە ڕەفتار دەکەن و ڕووبەڕووی بڵاوبوونەوەی لێدوانی توندڕەوانەی گروپە ڕادیکاڵە ئیسلامیەکان دەوەستنەوە. لە تورکیادا تاوانبارکردنی مرۆڤەکان تەنها لەبەر ئەوەی سۆزیان بەرامبەر بە کەسێک یاخود گروپێک هەیە لەلایەن سیستەمێکی دادوەریەوە کە لەسەر ستەم بنیادنراوە بەردەوامی هەیە. ژمارەی قوربانیەکانی ئەو هەڵمەتە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. زیاتر لە 150,000 هاوڵاتی بەناحەق لە کارەکانیان دوور خرانەوە، زیاتر لە 200,000 هاوڵاتی دەستگیر کران و خراونەتە زیندانەکانەوە. ئەو کەسانەی لەم ستەمکاریەدا بوونەتە قوربانی کە لە پێناو بەرژەوەندی سیاسیدا ئەنجام دەدرێت و دەیانەوێت لە تورکیا هەڵبێن بەهۆی ئەوەی پاسپۆرتەکانیان هەڵوەشێنراوەتەوە، لەو مافە مرۆیە بنەڕەتیانەش بێبەش کراون کە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە فەراهەم کراوە. کۆماری تورکیا کە لە ساڵی 1923 دامەزرێنراوە هەتا ئێستا، هەرچەندە لە ڕێگەی چەندین کودەتای سەربازیەوە تووشی شڵەژان و بوومەلەرزەی گەورە بووە، بەڵام سەرەڕای هەموو شتێک هەر لەسەر ڕێگەی دیموکراسی خۆی هەنگاوی هەڵدەگرت. ئەو کەسانەی لە ئێستادا حکومڕانی تورکیا دەکەن خەریکە شکۆی تورکیا لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا لە ناو دەبن کە لە ڕابردوودا بەدەستی هێناوە و تورکیا بەرەو ڕێزی ئەو وڵاتانە پەلچێش دەکەن کە دوژمنی ئازادیەکان و هاوڵاتیانی خۆیان ڕەوانەی گرتوخانەکان دەکەن کە مافێکی دیموکراتی خۆیان بەکاردەهێنن. دەسەڵاتداران پەیوەندی دیبلۆماسیەکانیان لەگەڵ وڵاتانی دیکەدا بۆ مەبەستی خراپ بەکاردەهێنن و هەموو نوێنەرە دیبلۆماسیەکانیان و سەرچاوەی مادی و مرۆیەکانی دەوڵەت بۆ دەستدرێژیکردنە سەر هاوسۆزانی بزابی خزمەت لە سەرانسەری جیهان و چاودێریکردنیان و ڕفاندنیان بەکاردەهێنن. لە تورکیادا لەم چەند ساڵەی دواییدا هاوڵاتیان ناتوانن بە ئاسانی داواکاریە دیموکراسیەکانی خۆیان بگەێنن بە دەسەڵاتداران و لەم بابەتەدا دەستەوەسانن. ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی ئەمەش بریتی بێت لە نیگەرانیەکانی سەبارەت بە سەقامگیری ئابووریان، بەڵام ئەگەر لەم تابلۆیی ئەمڕۆ بەرەو دواوە بگەڕینەوە دەبینین کە ئەوە هۆکارێکی مێژوویشی هەیە. هەرچەندە حکومڕانی دیموکراتیانە یەکێکە لەو بنەمە ئایدیاڵانەی کۆماری تورکیا لێسەر دامەزراوە، بەڵام هەتا ئەمڕۆ لە تورکیادا هیچ هەوڵێک بۆ جێگیرکردنی بەها دیموکراتیەکان بە شێوەیەکی سیستماتیکی لەسەر ئاستی خەڵک پێشکەش نەکراوە. گوێڕایاڵی بۆ سەرکردەیەکی بەهێز و گوێڕایاڵی دەوڵەت بەردەوام بەشێکی گرنگ بوون لە چەمکەکانی ناو سیستەمی پەروەردەی تورکیا. نزیکەی هەر 10 ساڵ جارێک کودەتایەکی سەربازی ڕووی دەدا و ڕێگەی نەداوە پرۆسەی دیموکراسی بەرەو پێش بچێت و ڕەگدا بکتێت. هاوڵاتیان لە بیریان چوەتەوە کە دەوڵەت لە پێناو مرۆڤدا هەیە، نەک مرۆڤ لە پێناو دەوڵەتدا، یاخود لە بیریان براوەتەوە. دەکرێت زۆر بە ئاسانی ئەوە بڵین کە ئێردۆغان سوودی لە بارودۆخی دەرونی ئەم کۆمەڵگایە وەرگرتووە. دیموکراسی تورکیا بەهۆی ئەو ڕژێمەی ئێستا حکومی تورکیا دەکات ڕەنگە لە سەرەمەرگدا بێ، بەڵام من ئومێدم هەیە ستەم هیچ کاتێک تەمەنی درێژ نەبووە. باوەڕم بەوە هەیە کە ڕۆژێک دێت تورکیا دەگەڕێتەوە بۆ سەر ڕێچکەی دیموکراسی، بەڵام بۆ ئەوەی دیموکراسی ڕەگدا بکتێت و بۆ ماوەیەکی درێژکار بکە پێویستە هەندێک ڕێکار بگیرێتە بەر. پێشەموو شتێک پێویستە چەمکەکانی ناو سیستەمی پەروەردە چاوی پێدا بخشێنرێتەوە. پێویستە بابەتەکانی وەک یەکسانی هاوڵاتیان لە بەردەم یاسا و ئازادیەکان و مافە بنەڕەتیەکانی مرۆڤ هەر لە خوێندنی سەرەتاییەوە فێری منداڵان بکرێ بۆ ئەوەی کاتێک گەورە بوون ببنە پارێزگاری ئەو بەهایەنە. دووەم، پێویستمان بە دەستورێکی نوێ هەیە کە هاوشێوەی ئەوەی لە جارنامەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکاندا ئاماژەی بۆ کراوە مافەکانی مرۆڤ بپارێزێت و لەسەر بنەمای زۆرینە و کەمینە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان نەکات و بە شێوەیەکی ئازادانە مافەکانی هەموو پێکاتەکان تێیدا بچەسپێنرێت. هەروەها وەک پارسەنجی هێز و ڕوبەڕووبوونەوەی پێشێلکاریەکانی کاربەدەستانی حکوومەت پێویستە مافی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیای ئازاد بچەسپێنرێت. سێم، پێویستە بیرمەندەکان و ڕۆشنبیران و سەرکردەکان بە ڕەفتار و گفتار جەخت لەسەر بەها دیموکراسیەکان بکەنەوە. لە بارودۆخی ئێستا لە تورکیا دیموکراسی و مافەکانی مرۆڤ بە تەواوی هەڵپەسێردراون. وا دەردەکەوێت کە تورکیا وەک وڵاتێکی زۆرینە موسڵمان ئەو هەلە مێژوویەی لەدەستدا بێ کە وڵاتێکی دیموکراسی بە گوێرەی ستانداردەکانی یەکێتی ئەوروپا بەدەست بهێنێ. سەرکردەکانی کۆمەڵگەیەک وەک سەرتوێژی ئەو شیرن کە ئەو کۆمەڵگەیەی پێکێناوە. ئەو شیرە هەر چۆنێک بێ سەرتوێژەکەیشی هەروە دەبێ. سەرتوێژی ماست هەر ماستە و سەرتوێژی شیر هەر شیرە و سەرتوێژی خراپەش هەر خراپەیە. ڕەنگە هەموو کات 100% بەو شێوەیە هەستیار نەبێ، بەڵام زۆربەی کات سەرکردەکانی کۆمەڵگەیەک ڕنگدانەوەی باوەڕ و بەهاکانی ئەو کۆمەڵگایەیە بە شێوەیەکی گشتی. ئومێد دەکەم و نزا دەکەم ئەو ڕووداوە ناخۆشانەی لەم چەند ساڵەی دواییدا لە وڵاتانی مسلمان نشیندا ڕوویان داوە بوونەتەوە هۆی ئازار و ناڕەحەتی بە بێتەمایی هەست و شعورێکی دەستە جەمعی و هەڵبژاردننی ئازادی و دادپەروەری یاخود کۆمەڵێک حکوومەت و سەرکردەی پابەند بە بەها دیموکراتیەکان بهێنێتە بەرهەم
کە بەرگری لە ئازادیەکان و مافە بنەڕەتیەکانی مرۆڤ دەکەن.